لنه هیبن در بازبوی دا لسنور بردرش نزیک هفته ولاتی بوینه قربانی و بریندار بوینه. ویره ریک هاتنوچونا بردرش بو خبات که ایک جه مترسیدارترین ریکن کردستانه. ده چند روزن در بازبوی دا بتنه دو بویران دا لسنور بردرش ده ولاتی بوینه قربانی و چندین کسین دیتر جی بریندار بون. پشتیوان هر دو بویران ناراضی بونه که برفرح لسر خرابی و اکسایدی جاده بردرش دروز بویه. قەلەباڵغێکی زۆر لەسەر ڕۆژانە دەحم و عادیسە و قوربانی دەبی لەو جادەی. هیوادارین ئەو جادەیە بکرێتە دوو سایت. ڕۆژانە لێرە سارە هاتوچۆی دەکاتن کەس حیساب لەو کەس ناکە. هەمووی سارێک گەورەیە. ئەنە خۆ سارێک گەورە ڕێژکەشەیە لەو لای دوو سایت دەچەمە لە بۆ هەولێر. لە چەمەی دەستە هەولێر ئەگەر سارێک گەورە بۆ ڕێ هاتوچۆی بکە ئەو جادەیە لە بۆمە خۆش دەبی چۆل دەبیتن. با بکەنە دوو سایت ئەو عالەمە هەر ئیسراعەت دەکات بەڕاستی. یعنی ئەو گوندانە لە بەو گوندانە لە بە چێلی لە بۆ مەڕ و ماڵاتی لە بۆ منداڵان دەشە مەدرسێ زۆر زەحمەت بێ زۆر. با حکومەت لە بۆمان بە هاوکاریمان بێ بکاتە دوو سایت ئەو عالەمە هەری با بڵێم ڕێیەکە خۆشتر دەبی نێزیکتر دەبیت زووتر دەگەیت جێ زۆر قەلەباڵغ زۆر کەس حسابێک کەس ناکە ئەو ترێلانە دێت زەحمەت زۆر بەڕاستی برام. کاندیدایکا هەفپەیمانیا کوردستانیت بێژیت وان gelek سەردان li vê deverê encam dayne. Dûsaytkirina vê rêkê daxwaziya here serekî xelkê berdereş bûye. سێ پۆرێزگا بخۆ دەگرێتن ئەو ژی دووکە و نەینەوە و هەولێرێ بەلێ کو گازندێت خەلکی هەند بوونە هەرچەندە وان داخوازی کریە و جێت پەیوەندیدار بەزدەنگەوەن مع الأسف نەگەشتیە کو ئەو جۆدە پێتریۆ ئەو حۆدیثە چێت بن لوێ جۆدێت چێت بن و ئەو جۆدەژی ئێکسۆیدیە یعنی هەکوت بێژن ئەو ڕێکە ڕێکۆمرنەیە. Polîsên hatnûçûnê û qaymeqamê vê deverê amade nebûn bersiva gileyên welatiyan bidin li ser êksaydiya vê rêkê û zêdebûna haletên mirinê û birîndarbûnê ku daxwaziyeka kevna xelkê berdereş û çendîn sal e bi dest vê cadê ve dinalin. Efrêya êksayîd ku hem ya bazirganiye û hem jî hatnûçûneka zûr li ser heye rojane çendîn bûyerên hatnûçûnê tê da durûst dibin. Tirseka zûr ji layê şofêr û welatiyan da durûst bûye û به جواز دیگر سال در بازبوی دا هاتن چون لسر ویر که کمتر بویا جبر کو بردام ولاتی دبنا قربانی دلبرین غازی کور ساعت نیوز بردرش